بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. دوال أخوي قوردكم طاعة عبادتي هم لا يقبلك إن شاء الله. أخوي قورا لعذاب قبر آقري جهنم بمان باريزي إن شاء الله. قصة صدقة التي قبلت بسرهاتی ئەو خێرەی جێگەی خۆی گرت و قبول بوو. سەدەقە لە سیدقەوە هاتووە. زاناکان دەفەرموون نیشانەی ڕاستی ئیماندارە لەگەڵ خوا کە ئامادەیە دینەکەی بکات، ماڵەکەی بکات بە قوربانی دینەکەی. بەسەرهاتی ئەو خێرەی جێگەی خۆی گرت. ناونیشانی وتاری ئەم شەومانە کە 18 ڕەمەزانە پشت بەخوا. بەڕێزەکانم، کورتترین وتار و خوتبەی شێخ عەبدولقادری گەیلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمە بوو. ئەمە کورتترین وتاری بوو. فرمووی لقمة في بطن جائع خير من بناء 1000 جامع. پاروێک بخەیتە قورگی هەژارێکەوە کە برسی بێت، نەدان بێت، بێدەرەتان بێت، پاروێ خەیتە سکیەوە، خێری هەیە لە دروستکردنی 1000 مزگەوت، خێری زیاترە. وخير ممن كسى الكعبة وألبسها البراقع. عەبدولقادری گەیلانی فەرمووی پاروێک ئەدەی بە هەژارێک خێری لەوە زیاترە پەردەی کەعبە دروزەکەیت و پەردە ڕەشەکەی پیا ئەدەیت، خێری زۆر لەوە زیاترە. وخير ممن قام لله راكع. وخێریشی لەوە زیاترە ئینسان هەڵسێ شەو نوێژ بکات، کەسێک برسیەک تێر کات، خێری لەوە زیاترە شەو نوێژ بکات. ئیمامی ئەحمەد، بوخاری و مسلم، نەسائی ڕوایەتی ئەکەن لە فەرموودەی ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەفەرمێ ئەبوو هورەیرە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم بۆی باس کردین، فەرمووی لە ئومەتانی من کانە قەبلەکم، ئومەتانی پێش خۆتان، پیاوێکی دەوڵەمەند و پیاوێکی تاجر و پیاوێکی خواپێیاو هەبوو. ئەم پیاوە خێری ئەکرد، حەزی ئەکرد بەنهێنی بیکە تەنها ئەڵڵا پێی بزانێ، بەس خوا پێی بزانێ، کەس پێی نەزانێ. هەوڵی ئەدا ئەو کەسەش کە خێرەکەی پێ ئەدا نەیناسێت، بۆیە بە شەوە خێرەکەی ئەخستە دەستی کابرایە و ئەڕۆی گوێی نەئەدایە. ڕۆژێکیان ئەم پیاوە وتی ئەبێ ئیمشەو خێرێک بکەم لەبەر خاتری خوا، کەس پێی نەزانێت. ئەفەرمێ نیوە شەو دەرچوو لە دوای خەوتنان درەنگێک، فەخەرەجە بسەدەقەتیهی، خۆی و پارەکەی و سەدەقەکەی چوونە دەرەوە لە ڕێگا، ئافرەتێکی بینی پارەکەی دایە دەستی، دەموچاوی داپۆشی بوو، پارەکەی تەسلیم کردی ڕۆی. بەیانی هەڵستایەوە لە ناو شار و لە ناو گەڕەکە، بڵاو بوویەوە
خلق سيأكرد وتيان امشو تصدق على زانية امشو آفرتيكي زيناكار دول لروي بريستان خيري بيكراوة آفرتيك خرابكار بوا خيري بيكراوة صدقي بيكراوة اويش وتي لك الحمد يا ربي خوايا من لبر خاطري تو بخشيما امشو قضايا كم ووعد بامشو برم خيرة تركب شوي داهاتو روي لرقانا فريكي بيني وباركي خست دستي روي بياني اخبار بلا بويا و هوال بلا بويا و خلقي قصي اكر تصدق الليلة على سارق كرة خلقنا امشو دزيك باري بيدرا وخيري بيكرا وخير امشو خير كراوة بكابرايكي دزو تشاتا بياوكش سباسي خوايا كرت لدلي خوايا وتي خوايا امشو اتشم خيري كتير اكم اما قبول نيا قيناك باهر بنهيني بي بو شوي سيهم روي كابرايكي بيني لشوا باركي دايا دستي روي بياني دعاية بلا ابويا و هوال لنا وشارع بلا ابويا و امشو تصدق على غني امشو خير كراو بكابرايكي دولمن خير كراو بكابرايكي دولمن اي خوايا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي خواي پروردگار پیغمبري او شوينو او زماني نارد بولاي دانيش لقلياو فرموي براي تاجر براي خير كر اي او كسيك حزو كردوا بس تنها خوا بيد بزاني خوا مني ناردوا بولات بيد افرمي قد قبلت صدقتك خيركت لا اخوا ورقيلا خيركت قبول بولا اخوا اوي تو كردت حكمتك كتيابو ايشي اخوا بحكمة نية او باري كدات بو آفرة لبرخواتو ند اناسي گرنگ او بو او باري بو بهوي اوي او آفرة توبه بكا او آفرة دسكا بگريان لبيني خوي خوايا چيو مالوا توبه كردو خوي شوردو لدلي خويا وتي خوايا تو اونا برحمي بني وشوا خلق ان يري بارا بنيري بومن وعد بخوايا تاما ومكاري خراب ناكم و ئەو پارەیەش کە داو بە کابرای دزە لە بەینی خۆی و خوایە پەشیمان بوونەوەیەکی دەربڕی و تەوبەیەکی چاکی کرد و فەرمووی خوایە تۆ ئەوەنە بەڕەحمی من سەرپێچی تۆ ئەکەم و پارەشم بۆ ئەنێری وعد بێت تا ماوم ماڵی کەس داگیر نەکەم و دزی نەکەم و ئەو پارەیەش و کە دا بەو دۆڵەمەنە ئەو دۆڵەمەنە زۆر دۆڵەمەند بوو بەڵام حیچی نەئەبەخشی ئەو پارەی تۆ بوو بەهۆی ئەوەی کە دەستی بڵاو کردەوە و پارەکانی سەرف کرد و خێر و خێراتی کرد و ئەهلی خێر لە شارە زۆر بوون خوای پەروەردگار منی ناردووە پێت ڕاگەێنم کە سەدەقەکەت و خێرەکەت خوا قبوڵی کردووە کەواتە مسڵمانەکان سەدەقە گرنگ ئەوەیە جێ بگرێت بزانی لەبەر خاتری خوا بۆ خوای بی نەیناسی بیناسی نەیناسی گرنگ ئەوەیە مستحق بێت ئەهلی ئەم زەمانە حیلە شەرعیەکەن بەداخەوە حیلە شەرعیەکەن بەتەمایە زەکاتەکەی دەرکا و سرەفیدرەکەی دەرکا و فیدیەی ڕۆژوەکەی دەرکا و کوڕەکەی پێڕازی کا و باوکی پێڕازی کا و دایکی پێڕازی کا دوایش منەت کا بەسەریەوە کاکە با جێگەی خۆی بگرێت جێگەی خۆی گرنگ ئەوەیە بزانی جێگە بگرێت دەزایع نەڕوا ئینشاء الله کەواتە حکمەتی سەدەقە ئەوەیە کە خەڵکی لە گوناحش ئەپارێزیت خەڵکی وا لێ ئەکەیت کە گوناح نەکا پەشیمان بێتەوە و تۆبە و ئەستەغفرڵڵا بکە ئینشاء الله وەکو چۆن کابرای دست تۆبەی کرد وەکو چۆن ئافرەتەی بەدڕەوشت تۆبەی کرد بەهۆی خێرەوە ئینشاء الله خێرەکانی ئێمەش جێگەی خۆی بگرێت
داوا لە خوای گەورە دەکەم سەدەقە و خێر و خێراتمان ئینشاءالله خوا وەریگرێت و جێگەی خۆی بگرێ ئینشاءالله. خوای گەورە تاعاتمان لێ قبوڵ کەیت، خوایە سەدەقەمان لێ قبوڵ کەیت، خوایە لە گوناحی باوکو دایکمان خۆش بی، لە گوناحی مردووەکانمان خۆش بی، خوایە شیفای نەخۆشەکانمان بیت، خوایە تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کەیت، خوایە وڵاتمانەوە دانکەیتەوە، هەرزانی خێتە وڵاتمانەوە، خوایە ڕزق و ڕۆزی حەڵالمان بەنسیب بکەی، یا ڕەبی خوایە محتاجی حەراممان نەکەی، یا ڕەبی خوایە هەرزانی خێتە وڵاتمانەوە، یا ڕەبی خوایە ئەوەی دڵسۆزی خاک و خەڵکە خوایە موەفەقی بکەی، یا ڕەبی خوایە ئەوەی خراپە چاکی کەیت، ئەگەر چاک نابێ خوایە لە ناوی بەریت، خوایە بە ئیسلامەتی بمان ژێنی، بە ئیسلامەتی بمان مرێنی، خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله.